سەدان تاوانی گەورەی تر بکرێ بەدەیان نووسەری تر شەهید بکرێ هەژمونێکی کۆنەپەرستانە تر لە کوردستان و لە ناوچەکە بسەپێنن لە دوانەتیجە حکمی مێژوو هەر ئەوەیە کە ئەبێ دیموکراسی سەر بکەوێ مەدەنیەت سەرکەوێ ڕۆشنگەری سەرکەوێ ئەمە حکمی مێژووە باقیەکەی وەکو هێزە سەلەفیە شکست خواردوەکانی مێژوو لە مێژووە ئەنێژرێن ئەوەی ئەمێنێتەوە بە زیندویی هەر ئەوانن کە بە زیندویی سەیری ژیانەکەن بە زیندویی سەیری مرۆڤەکەن بە زیندویی سەیری ژنەکەن بە زیندویی سەیری دیموکراسی و سەیری مەدەنیەت و سەیری ڕۆشنگەریەکەن سەدان تاوانی گەورەی تر بکرێ بەدەیان نووسەری تر شەهید بکەن هەشبوونێکی کۆنەپەرستانەتر لە کوردستان و لە ناوچەکە بسەپێنن لە دوانەتیجە حکمی مێژوو هەر ئەوەیە کە ئەبێ دیموکراسی سەرکەوێ مەدەنیەت سەرکەوێ و ڕۆشنگەری سەرکەوێ ئەمە حکمی مێژووە باقیەکەی هەمووی وەکو هێزە سەلەفیە شکست خواردەکانی مێژوو لە مێژوو ئەنێژرێن ئەوەی ئەمێنێتەوە بە زوندویی هەر ئەوانن کە بە زوندویی سەیری ژیانەکەن بە زوندویی سەیری مرۆڤەکەن بە زوندویی سەیری ژنەکەن بە زوندویی سەیری دیموکراسی و سەیری مەدەنیەت و سەیری ڕۆشنگەریەکەن ئەی بۆچی وە تا ئێستا و سەرکەوتنەتان بەدەست نەهێنا ئەین چاوەڕێی چیترن هەم ئینگلیز یارمەتی ڕەمزی قەزازیدا هەم احتیلالی ئەمریکی و پۆڵ برێمەر و یارمەتی جەڵال تاڵەبانی و مەسعود بەرزانی و عەلمانێتی ئەمدی و ئەو دیویدا پارەتان زۆر بوو هەموو چەپیەکانی ڕۆژهەڵاتیشتان هێنا و لەم دیوم بوو بە ڕۆژنامەوان و چوونە ئەنواع وەشکاڵ مەجالسی ئێوە ئەی بۆ هەر سەرکەوتنتان بەدەست نێنە ئەی باشە بۆ مەقەڕەکانیەوە چۆڵە بێت لەگەڵەوەشە کە پارەیان زۆرە دەنێ مزگەوتەکان زیاتر پڕە بن ئەی بۆ کتێبی ئیسلامی هەتا ئێستا بە پێی اعترافی خۆتان کە سەرپەرشتی پێشانگاکانی کتێبەکەن یەکەم کتێب کە ئەفرۆشرێت جنسە دووهەم دینە جنس لەبەر لغەیەکی عالەمی مسلمان و غیر مسلمان و هەموو نوع ئەفکارێک پێویستی پێێتەوەی خوێنێت و سەقافەتی جنسی زیادەکە ئەی بۆ دوای ئەو یەکسەر دینە لە هەموو جیهانە و لە کوردستانی شەهروەها لەگەڵ ئەو هەموو زەختەی کە لەسەر دینەکەشێ ئەنجا بزانە کە دوانەتیجەکەی حکمی مێژوژە بینیتەوە هەروەکو لە ئێرانە خۆ جەماعەتی ڕەزاشا بەس لە شیرازە 18 کیلۆ نینۆکی هەڵکێشراویان دەرهێنا بوو لە سندوقێکا مزاهرەتچیەکان هێنایان دەرەوە ئەوەی کە عەلمانیەت بە ئەهلی ئیسلامی کردو لە وڵاتی مسلمانان لە ئەندۆنیسیاوە هەتاکو مەغریب هەر خەیاڵی محەممەد سیادبەری 5 مەلای سووتان لە مایۆ 1975 لە مەقدیشۆ لە بەروی جەریدەیەکیان سووتاندوو کە حکمی ئەویتیا بوو کەوتەوەی کوڕ و کچە بێوەکو یەک میرات وەرگرن هەر 5 مەلاکەی لە بازاڕە سووتانەوە لە مەیدانی شارە بەڵام دین سەرکەوتیان ئەلمانیا سەرکەوت ئێستاش بە هەموو ئەوروپا هەوڵە دەن پەرلەمانە ئەلمانیەکە ڕاگرن کە ئەلمانیش نییە وەکو ئێوە بێدین بێ هەمووش نوێژەکەن بەڵام چێ لەوێ شەعبیەتی زۆرترە خۆ دڵنیاش بە لەوە حکمی مێژوو حرەکەتی مێژوو چکە سەیری کە بە ئەم نقطێشت بیر خەمەوە حرەکەتی مێژوو بەم شێوەیە هاتووە شەرق و غەرب ململانێک لە نێوانیانە هەبوو لە قەرتاجەوە پێش دروستبوونی مەسیحێتی و ڕۆمان کە هاتنە وڵاتانی شام و شیمالی ئەفریقا دوای مەسیحێتیەکە کە هاتن دوایەوە قوستەنتین لە 233 دینەکەی وەرگر بە حساب دوای مەسیحێتی لێوە بڵاو بوون و مەرکەزی مەسیحێتی و هاتنەوە بۆ ڕۆژهەڵات دوای ئیسلام سەری هەڵدا لە 570 میلادی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەدایک بوو دوای ئەم ئیسلام ئەنجاوەکو هی میزەڵان لێرەوە کە گوشید دێتەوە بۆ ئێرە لێرەوە ها ئاوای لێ دێتەوە ئەم قووەتە دەبەڕێک ڕاچوونەی بینی هەردوو لە هەرەوە بەردەوام بوون ئیسلام کە هاتوو بە قووەتی حوجە و بەلاغی خۆی و بەیانی خۆی بە قووەتی شمشێری خۆی کە ڕەدی لە شمشێری ئەوەندایەوە 30,000 کەس زاڵ بوو بە 100,000 جێشی منەظەمی ڕۆما شکستیان پێهێنان و ڕۆیشتن هەتا ئاخر شت سوڵتان محەممەد فاتح ئیسلامبولیشی گرت و ناوینا ئیسلامبول شاری ئیسلام کە قوستەنتینیە بوو ئەوانی تر لەسەر مەرحەلەکانی پێش ئەوە مەرحەلەی سەلیبیەکان هاتنەوە 200 ساڵ حکمی یافا و قودس و ئەوانیان کرد ئێمە بە قوت بووینەوەیان ڕۆشتنەوە دووە ئێمە زەعیف بووینەوەیان باروتیان کەشف کرد و بە جێشی نظامی قوتێکی استعمار هاتنەوە و ئێمە بە قوتە بینەوانە بێ ملێنن و بڕۆنەوە بوون بۆیە وەختێک بەرلسکۆنی بە ئۆبامای وت وەرە بۆ نەوتی لیبیا لەسەر ئاوەکەی لەسەر بەحرەکەی بەس بەلوعەکەیەکەینەوە ئەیکیتە
پاپۆڕەکانەوە ئێمە جێش نانێرین جارێککە لە دوای ئەفغانستان و عێراق بۆ وڵاتێکی تری ئیسلامی ئەوە سەیریکە ئەوە بەڵقان لە 1945 لە جنوبی ئەڵمانیا لە جنوبی ئەڵمانیا نەک بەڵقان ئەوە لە 1945 جێشی ئەمریکی لە قاعدەی عسکەری لە ئەڵمانیا لە 1945 لە منطقەی جنوبی فیلیپینە لە هەموو شوێنەکە کە ئەهلی ئیسلامی لێنە ئەوانەوەندە ماونەتەوە ئەیکوا لەناو ئەهلی ئیسلام چەندمانەوە لە عێراق کە بە شەرتێ بەس مەسەلە سونیەکە سراعی لەگەڵیان هەبوو 500 ساڵە ئیسپانیا سبتە و ملەیلەی داگیر کردە دوو شاری مەراکشین مەغریبین 500 ساڵە نە عەرەبی گۆڕیوە نە قورئانی گۆڕیوە نە قێمی گۆڕیوە لە کاتێکە بۆ 500 ساڵە 13 وڵاتی ئەمریکای لاتینی هەمویان بوون بە ئیسپانیۆلەی قووەتی ئیسلام هەست پێ بکەن ئەقڵتان پێی بشکێ بگونجێن لەگەڵ ئەوەی چۆن لەگەڵ ئیسلامەکەیان ڕەفتارەکە نەک ئەم سەدمەیە تۆ ئەبێت دڵنیاوی لەوە قۆچی تۆ بە قووەتر نابێت نە لە قۆچی مەرغۆل نە لە هی سەلیبی نە لە هی ئیستعمار نە لە قۆچی جەمال عەبدولناسر نە لە قۆچی سەدام حوسێن نە لە هی مستەفا کەمال نە لە هی ڕەزا شا ئەقڵتان پێی بشکە و تەفاهمەش لەگەڵ ئیسلام بکەن باشترە و حکمی مێژوژە بینینەوە تۆ خۆت هەڵە خەڵەتێنی حکمی مێژوو ئەمەتە ئەوروپایەکان گەورە بوون و هاتنەوەکو ئیستعمار دیسانە سەفڕێ درێنەوە دەرەوە مجتەمەعەکە فرانەداتەوە دەرەوە ئەو مجتەمەعاتانێکی ئێستا غەربی فرانەداوتە دەرەوە لەبەرەوە سوڵتەیەکی وەکو سیسیەی پارێزێ وەکو تۆی پارێزێ وەکو ڕەزا شا وەکو مستەفا کەمال و عیسمەت ئینونۆ ئەی پارێزێ ئەمە وەختەیەکێکی وەکو ئەربەکان و ئەردۆغان دێنەوە پێشە مجتەمەعەکە حڕیەتی خۆی وەرگرتووەتە مجتەمەعەکە لە ئازادیەکە خۆ ئازادی لە نە لە مارکسی وەرگیراوە نە لە بێدین وەرگیراوە نە لە ئەهلی لێواتە وەرگیراوە لە هەتی و باز و لە نەرباز و لە دوودەکی و لە زیناکار و هەموو شتەکان لە تورکیا وەکو خۆی ماوە کە بە ئەردۆغانیان وتیانەی باش تۆ مسڵمانی ئێمانە بۆ ناگۆڕی ئەم شتان بۆی گۆڕن کوڕی ئەوانەی گۆڕن سەبرەگرین جیلێک نەوەیەک سەبرەگرین ئەوانە پۆخڵەواتی تاریخ نەمایان ڕاتەولا پۆخڵەواتی ئەخلاقی چۆن لەناو مجتەمەعی مسڵمانە خۆیەگرێ وە دڵنیاشم لەو ئەو حکمی مێژووی کە جەنابەت باسیەکەی تەسەور ناکەم 20 ساڵی تر بخایەنێ عمریەوە زۆر کورتە بێتەوە ئەوە ئێستا ئەوەی ڕایگرتوون تەوازوناتی قووەتی ئیقلیمیە لەبەرەوەی ئێران نفوزی زۆرە لە ناو عێراقا و ئێوەش استیغلال کردو بەکاریانە لە 1997 ئیتیفاقێکی استراتیجی لەگەڵ یەکێتی ئیمزا کردووە یەکێتی ڕەقەمی ئێرانە لە معادلەی کوردایەتی هەروکو کە کۆمەڵی ئیسلامی ڕەقەمی لە معادلەی ئیسلامیەکان ئێران ئەمەی دەستکەوتووە ئێران نایگۆڕێ ئێران زۆنی سەوزە با بەڕێوە و ئەوە شتێکی سروشتیە کە ئێوە ماون بە سەبەبی ئێوە ماون